ئەندازیاری تاوانی بارزانی و تاوانی لە چەندین شاری گەورەی بەریتانیا و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە چالاکانی کورد و بە سەرپەرشتی ڕێکخراوی داکۆک گردبوونەوە و خۆپیشاندان دژی خراپ بەکارهێنانی دەسەڵات لە هەرێمی کوردستان ساز کرا و داوای هەرچی زووتر ئازادکردنی ڕۆژنامەنووسان و چالاکانی دەستگیرکراویان کرد. شارەکانی بەریتانیا هەستاوە بە سازدانی ئەم خۆپیشاندانە گەورەیە. سەرانسەری وڵاتی بەریتانیا و لە حەوت ئەنجومەنی جیاواز چالاکی ئەنجام دەین بۆ پاڵپشتی زیندانیانی بەناحەق دەستگیرکراوی هەرێمی کوردستان هەر لە شێروان شێروانی، قارەمان شوکری، ئومێد بەڕۆشکی و هاوڕێ کوردی و زێوەرگەردی و هەر زیندانێکی تری هەرێمی کوردستان کە بەناحەق و ناڕەوا دەستگیر کراوە لە ئەنجامی ئەوەی کە دەنگی ئازاد و ئازایانەی خۆی دەربڕیوە. ئێمە ئەمڕۆ لێرین لە کاردیف بۆی کە دەنگی ناڕەزای خۆمان وەکوتم لە سەرانسەری بەریتانیا بەرزکەینەوە و بگەێنین بە دەسەڵاتی ئەم وڵاتە بۆ پشتیوانیکردن لە دەنگی ئازاد و ئازادی خوازان و ڕۆژنامەنووسانی بەناحەق زیندانی کراو کە لەژێر حکمی بنەماڵە و خۆسەپێنەکەی پارتیوێشێتیدا بەناحەق زیندانی کراون و تا ئێستاش کەیسەکانیان یەکلایی نەکراوەتەوە بە بەهێش تاوان و هیچ بەڵگەیەک لە زیندان کراوە. لە گردبوونەوەکەدا بەشداربووان چەندین دروشمیان دژی گەندەڵیەکانی حکوومەتی ماوە بەسەرچووتەوە و ئاماژەیان بەوە کرد کە دادگاکان دەسەڵاتی حیزبیان بەسەرەوەیە و ناتوانن دۆسیەکان سەر بە خۆیانە یەکلا بکەنەوە. 8/4/2025 هەستان بە چالاکی یەک دژی ئەو زوڵم و زۆرەی لە هەرێمی کوردستان و عێراقدا هەیە. بۆ نمونە شێروان شێروانی کە تاوەکو ئێستا لە زیندانە و ئازاد نەکراوە و کاتی زیندانیکردنی تەواویش بووە لەبەرەوەی حیزب و دەسەڵات بەشدارە لە قانون و یاساکان هەر بۆیە ناتوانێت بە ئاسانی دادگاکان شتەکان یەکلایی بکرێتەوە. ئەمڕۆ لە درێژەی کار و چالاکیەکانمان لە ڕێکخراوی داکۆک هەستان بە ناڕەزایی دەربڕین دژی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان لە کوردستان لەلایەن یەکێتی و پارتیەوە کە بەناحەق زیندانی کراون و بەبێ دادگاییکردن لە کونجی زیندان تون کراون. ڕێکخراوی داکۆک دەڵێت دەسەڵاتی کوردی دەیەوێت بە چاوسورکردنەوە و ترس و تۆقاندن و دەستگیرکردن دەنگی ئازادکب بکات، بەڵام ئەوە نەکبووەتە هۆی کبکردن، بەڵکو بە پێچەوانەوە داکۆکی لە دەنگی ئازاد ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و دەمانەوێت بیگەێنە دەسەڵاتدارانی بەریتانیا و زەمینە فەراهم بکەین بۆ ئازادکردنی ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی دەستگیر کراون.